جموجۆڵەکانی دەستگای هەواڵگری CIA ئاشکرا بوو دوایەوەی ڕخنەی توند لە سەرۆکی حکوومەتگیران و سینگەکەی ڕوونکردنەوە دەدات. هێڵی شەمەندەفەر دەگاتە کەربەلا. سڵاوتان لێبێت لە تیوارەوەسی هەواڵتان پێشکەشەکە. میدیاکانی ئەمریکا بڵاویان کردوتەوە بۆ CIA و دەڵێن بەڕێوەبەری نێوەندگری نێوان ئیسرائیل و حەماس دەچێتە میسر. میدیاکانی ئەمریکا لە ڕێگەی سەرچاوەکانی داری بایدنەوە پشتڕاستیان کردوتەوە کە ویلیام برنزی بەڕێوەبەری CIA لە چەند ڕۆژی داهاتوودا سەردانی قاهیرە دەکات بۆ بەشداریکردن لە دانوستانەکانی گۆڕینەوەی بارمتە و هیلەکانی نێوان حەماس و ئیسرائیل. دوایەوەی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم ڕوبەڕووی ڕخنەی توندبووە بەهۆی وتەکانیەوە کە لە میانەی نوێترین چاوپێکەوتنیدا ئەنجامیدا. نووسینگەکەی ڕوونکردنەوە دەدات و دەڵێت خۆدزینەوە و خۆگێلکردن بەرامبەر ناحەزان هیچ لە مەترسی و هەڕەشەکان کەم ناکاتەوە. مەسرور بارزانی لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ کەناڵی NBC ئەمریکی ڕایگەیاند سروشتی هەڕەشەکان گۆڕاون و پێمان وایە پێویستمان بە هاوکاری زیاترە لە ڕووی سەربازی و ئابووری و سیاسیەوە، چونکە ئەو ئاڵنگاریانی ڕوبەڕوومان بوونەوەتەوە جیاوازن وەک لەو هەڕەشانەی داعش کە پێکەوە ڕوبەڕوویان بووینەوە. بۆیە پێشبینی هاوکاری زیاتر دەکەین لە ئەمریکاوە. وتیشی گرنگ نییە کێ لە پشت کردەوەی تیرۆریستیەوەیە، پێویستە ئێمە ڕوبەڕووی خودی تیرۆریزم ببینەوە. دوابەدوایەوەی نووسینگەی ڕاگەیاندنی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمڕۆ شەممە لە ڕاگەیاندراوێکدا باسی لەوە کرد هەندێک ماڵپەڕ و پێیجی ناوخۆی سۆشیال میدیا بۆ بڵاوکردنەوەی هەندێک لێدوان و لێکدانەوەی نەگونجاو و دوور لە ڕاستیەکانی تای سیاسی و ئەمنی دەڤەرەکە هەوڵیان داوە بۆ چوون و لێدوانەکانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە میانی دوا چاوپێکەوتنیدا لەگەڵ کەناڵی NBC بەلاڕێدا ببن. ڕۆزاق ساداوی وەزیری گواستنەوەی عێراق ڕایگەیاند پرۆژەی هێڵی ئاسنی نێوان کەربەلە و نەجەف بە شەمەندەفەرێکی خێرا و بە توانایەکی بەرزەوە هەردوو شارە پیرۆزەکە بە یەکەوە دەبەستێتەوە. شەمەندەفەرەکانی پرۆژەکە ماوەی نێوان هەردوو شارە پیرۆزەکە بە نزیکەی 20 خولەک کەم دەکەنەوە و 4 وێستگەی سەرەکی هەیە کە بەهاتن و ڕۆشتنەوە کەربەلا بە فڕۆکەکانی نەجەفەوە دەبەستێتەوە. هەروەها ئەمەژەی بۆ وەشکرد شەمەندەفەرەکە بە سەرکردەکانەوە هەڵدەواسرێت و خێراییەکەی 240 کیلۆمەتر دەبێت لە کاتژمێرێکدا. شەمەندەفەرەکە 25,000 گەشتیار لە کاتژمێرێکدا دەگوازێتەوە و ئەمەش دەبێتە هۆی کەمبوونەوەی قەرەباڵغی هاتوچۆی ملیۆنان کەس لە نێوان هەردوو شارەکەدا. وەزارەتی گواستنەوە توێژینەوەیەکی هەمەلایەنەی لەسەر پرۆژەکە ئامادە کردووە و بلۆکی یەکەمی پرۆژەکەی داناوە بە هەماهەنگی لەگەڵ کۆمپانیایەکی ڕاوێژکاری دوایین هەنگاوی پرۆژەکە ئەنجام دەدرێت. سێ هەواڵم پێشکەشکردن هەرشادن.